Plastic bag, like a present bag. They put the nuts. It's a very nice shop. I'm a big fan of dried fruit, and so it's a lot to choose from. It's a lot of nuts. I'm gonna buy a lot of Christmas presents from my family. So you have the tourist. بابەتەکانیش 150 خۆمانەیە 150 کە تورکی و یا ئەیرانیە ئەیشتەکان هەنجیرە قەیسیە هەڵوژەیە هەنگوینی خۆمانەیە قنانە قەیسیە تەمەرهندی هەمی خۆمانەیە باقی وکەیت کە فستقە باویە وکەیت کە لە ئێران و تورکیا دێ زیاتر خەڵکە لێمان ڕازیە بەڕاستی ئێمە ینی کارێکە ئێمە گەشت و گوزاریە زیاتر ینی بەسای گەشت و گوزاری دوکانەکە پێ دەڕواتن 150 180 بڵێن مشتریەکانمان کریارەکانمان بیانی زیاتر عەرەبە زیاتر ئەمریکیە ئەزنەبیە هەر لە هەڵ وڵاتێک بێ بەڵکو ئێمە لەسەر زادەینە لە بەرامبەر قەڵاتنە شوێنێکی گەشتیاریە شوێنەکەمان خەڵکی نوێ سەردانمان دەکە خەڵکی ینی برێن بێگانە کورد نەبی زیاترەوان سەردانمان دەکەن زیاتر ئەشیاکانمان بۆ ماڵەوەیان دەبنەوە بۆ دیاری بۆ شتوواڵە ینی بۆ خۆشەویستەکانیان دەبنەوە دوکانەکەون دوکانێکی سەرەزات و شیرینی و شتوالەیە کۆکردنی ئەو خانمانەی کە شێوەکارن یاخود دەستی ڕەنگیان هەیە هەرچی کارێکی دەستی دەزانن ئینشاڵڵا هیوادارم لەم گروپەدا سەرکەوتوو دەبین لەپای ئەو بۆشایە و نەریەی کە هەستمان پێکرد لە ناوچەی گەرمیان و کفری بەتایبەتی هەڵساین بە دروستکردنی گروپێک بەنێو گروپی کیژانی شێوەکاری کفری لە سەر ئاستی گەرمیانایە و کۆمەڵێک خاتون لەم گروپەیە کارەکەن و ئامانجیشمان ناساندنی هونەرە و ئەشبوونەوەی بینەری هونەری شێوەکاریە لەگەڵ لەوحەکانە. Yeah, we came to Washington, D.C., my daughter Sarah and myself, so we can share the message of Christmas. And I don't know if you can see in my hand, this pamphlet says The Hope of Christmas. I'm feeling really festive and really excited, especially being here in the city. There's so many activities to do to celebrate the holidays, and I just really feel like I'm in the Christmas spirit. So I went with my roommate and we got a live tree. We cut it down, brought it home, decorated it with lights, ornaments. So that was really exciting.